بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست 45 ڕۆژ تێپەڕێبێ بەسەر دابەشکردنی موچەی مانگینەوە تاوەکو ئێستاش وادەی دابەشکردنی موچەی مانگیدە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیاری نەکراوە. هەرچی پێویستیشە بە پارەکەی بەغداد مستەفا کازمی لە ئێستادا لە گفتوگۆدایە لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆی کە پارەکە بنێڵە، بەڵام تاوەکو ئێستا وادەی ناردنی ئەو بڕەپارەیەش دیار نییە. لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لەوە دەکەین چی چارەسەرە بۆ دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان یاخود چۆن کێشەی موچە لەسەر ئاستی ناوخۆ یاخود لەگەڵ عێراقیش چارەسەر بکرێت. تا دێ دۆخی موچەخۆران خراپترە بێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ دابینکردنی موچە چاوەڕی پارەکەی بەغدایە. 45 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی مانگیدا تێدەپەڕێت. تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم وادەی دابەشکردنی موچەی دیاری نەکردووە. بەپێی زانیاریەکان حکوومەتی هەرێم بۆ دەستکردن بە دابەشکردنی موچە چاوەڕێی بەشە پارەکەی بەغدا دەکات. ئەمە لە کاتێکدا دیار نییە کەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئەو بەشە پارەیە دەنێرێت. حسبوا للنصاب تصويت. دوای ئەوەی لە 12 مانگا پەرلەمانی عێراق یاسای قەرزی پەسەند کرد، بە یاساکان ناردنی پارە بەڕادەستکردنی نەوتەوە پەیوەست کراوە. لە ئێستادا مستەفا کازمی سەرۆکوەزیران لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق لە گفتوگۆدایە بۆ ناردنی 320 ملیارەکە بۆ دوایین جار، بەڵام تا ئێستاش نەگەشتونەتە ئەنجامی کۆتایی. کازمی بەبێ ڕازیکردنی لایەنە سیاسیەکانی عێراق ناتوانێت پارەکە بنێرێت. بۆ پێی لە یاسای قەرزی پەرلەمانی عێراقدا هاتووە ئەگەر بەبێ ڕادەستکردنی نەوت موچە بۆ هەرێم بنێرێت لێ پرسینەوەی لەگەڵدا دەکەن. هاوکات مانگی ڕابردوو کاتێک حکوومەتی هەرێم موچەی مانگی نوێی دابەش کرد بە پاساوی هاوتاکردنی لیستی موچە لەگەڵ حکوومەتی عێراق بە نووسراوێک موچەی 5 مانگی خوارد، بەڵام لەم مانگەدا حکوومەتی عێراق 2 موچەی دابەش کرد کەچی حکوومەتی هەرێم ناتوانێت نیو موچەش دابەش بکات. لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێم حکوومەتێکی دەستەوەستانە و هیچ هەوڵێکی جدی بۆ ڕێگری لە قاچاغی و تاڵانی نادات و کار بۆ گێڕانەوەی داهات بۆ خەزێنی حکوومەت ناکات. بە بڕای چاودێرانیش حکوومەتی هەرێم بە ڕادەست نەکردنی نەوت کات دەکوشێت و یاری باگر دەکات. یاریەکەی دەسەڵاتدارانی هەرێم بۆ ڕێکنەکەوتن لەگەڵ بەغدا هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی ناردنی پرۆژە یاسایی بودجەی عێراق بۆ ساڵی 2021 بۆ نێو پەرلەمان کە ئەگەر حکوومەتی هەرێم نەوت ڕادەست نەکات لە ساڵی داهاتوودا هیچ بڕەپارەیەک نایەتە ناو هەرێمی کوردستان. ئەمەش قەیرانی هەرێم و دۆخی ژیانی موچەخۆران تەواو سەختتر دەکات. جارێکتر سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن. زۆر سپاس. سپاس بۆ ئەمەدەبتەن. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەرنجیەوە لەبارەی قەیرانی موچە و نەدۆزینەوەی چارەسەرێک بۆ موچە لەلایەن حکوومەتی هەرێمەتی. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. و من هەر لێرەشەوە تەڵەن بە پێویستی دەزانم پیرۆزبایی 12هەمین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی میدیایی کۆماڵ لە بەرپرس و ستافی تۆڕی میدیایی لە بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام و ستافی کەناڵەکە و تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام بکەم کە بۆ 12 ساڵ دەچێت تەبەن کەناڵی ئاسمانی پەیام بێ گوێدانە هەموو ئەو قەیرانە سەخت و دارایی و سیاسیانەی کە لە بەردەمیەتی بێپسانەوە بێ ماندووبوون بێوچان ینی لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندایە و کەناڵێک کە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی سەری بەرزە بۆی کە ببەردەوامی لەبەرەی خەڵک و لەبەرەی شەقام و لەبەرەی بەرگری لە مافی خەڵک و خواستەکانی خەڵکدا. من پێم وایە ئەگەر سەرنج لەو 12 ساڵە بدەین ڕەنگە کەم کەناڵمان دەستکەوێت وەک کەناڵی ئاسمانی پەیام یەک پشوو یەک ئامانج ببەردەوامی لەبەرەی خەڵک و جەماوەردا ما بێتەوە و هیچ کاتێک بەرز و نزمە سیاسیەکان وای نەکردبێ کە پەیامە گەورەکەی خۆی کە پەیامی بەرگریە لە ماف و ژیانی خەڵک لە بیری بکە. لە پاڵ ئەوەدا تەبەن گرنگە ئەوەش بڵێن کەم
کەناڵە پارێزگاری لە ڕسەنایەتی ئیسلامی لە ڕسەنایەتی کللتوری لە ڕسەنایەتی ئەخلاقی ئەم میلەتە کردووە و من دووبارە تەمان پیرۆزبایی لە ئێوە و لە تەواوی کارمەندانی کەناڵەکە شەکەم و هاوکات تەبان وەکو پرسیارێکی جەنابەت تەبان مەسەلەی موچە خۆتەزانی زۆر قسەی لەسەر کراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین حکوومەتێکی بێباکە لە ئاستی گوزەرانی خەڵک لە ئاستی بژێوی خەڵک و لە ئاستی موچەی فەرمانبەرەکانی و لە هیچ شوێنێکی دنیادا حکوومەتێک نییە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بێباک بێ لە ئاستی موچەی موچەخۆرەکانی حکوومەتێک بێ کە بە نەفەسێکی سارد ماوە لێدوانەکەدا بێگوێدانە ئەوەی کە خەڵک و فەرمانبەرەکانی لە چ دۆخێکدان و دۆخی فەرمانگەکانی حکوومەت لە چ دۆخێکدایە حکوومەتێک کە هەر لەسەر ئاستی سەرەوە هەیە حکوومەتێک تەواوی فەرمانگەکانی لە کار کەوتون و فەرمانبەرەکانی دەوام ناکەن و کار ناکەن ئەم حکوومەتە کە هیچ ئینتاجێکی نییە لەسەر ئاستی بۆچی لەبەرەوەی کە فەرمانبەرەکانی کارمەندەکانی بەڕێوەبەرەکانی هیچ موچەیەکیان نییە بژێوی ژیانیان حکوومەتێکی بێباک تەنها لەسەر ئاستی سەرەوە بێگوێدان ئەوەی کە دۆخی خەڵک و هاوڵاتیەکانی لە چ دۆخێکدایە ماوە لێدوانێک کە دەن تەسریحێکە دەن وەکۆی ئەمڕۆ وتەبێژی حکوومەت لێدوانی داوە کە ئەویش نازانی تەبان چەندی کە موچە ئەدەن و چەندە بڕن لە موچەی فەرمانبەرەکانیان بەداخەوەیانی لەبەرەوە بەڕاستی گرفتی موچە بە جۆرێکە کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان و بزات فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیچ متمانەیەکیان بەم حکوومەتە نەماوە جا من پرسیارەکەم حکوومەتێک جێی متمانەی فەرمانبەرەکانی نەبێ ئەبێت چ ئومێدێکت پێی هەبێت باشە بەس ڕەنگە قسە لەسەرەوەش بێ حکوومەتێکگە نتوانێت موچەکەوت سەرەتایترین مافە و لە هیچ وڵاتێکی دنیاش نەبووە بەم شێوێ موچە دوا بکەوێت پێی دەوترێ حکوومەت تەنات ئەگەر موچە نەچینە سەر خزمەت گوزاریەکانی دیکە وەکو موچە وەکو مافێکی سەرەتایی خۆی کا حەکیم یعنی حکوومەت و حکوومەتدارێتی و دەوڵەتدارێتی و وڵات بەڕێوەبردن ئەدی کۆمەڵێک پایی ئەساسی هەیە ئەم حکوومەتە لەلایەکەوە تەبان ڕێژەیەکی بەرچاوی لە چەتە و لە تاڵانچێتی بەرداوەتە سامانی گشتی ئەم وڵاتە لە خاڵە سنووریەکان لە مەسلەی سەرچاوەدارەیەکانی هەرێمی کوردستان کە ئەوە ئێمە ناخۆیان ماوەڵێن مافیاکان و چەتەکان لیان قبول ناکەین تەمە خۆشیێن هێزە دەسەڵاتدارەکانن لە هەرێمی کوردستان خۆ هیچ مافیایەک هیچ کەسێک نییە لە دەرەوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بتوانێت دەست بۆ داهاتی گشتی بە ئەو خۆیانن کە خۆیانن بەو هێز و بەو حکومڕانێتی کە هەیەە لە هەرێمی کوردستان حکوومەتێک کە نتوانێت ڕێ لە دزی و لە دزینی سەرچاوی گشتی و سامانی داهاتی خەڵک بگرێ حکوومەتێک کە خۆی و بەرپرسەکانی متهم بن بەوەی کە دەستیان لەو گەندەڵی هەیە بە قوڵی حکوومەتێک کە وەکو ئاماژت کرد نتوانێت مافی موچەی موچەخۆرەکانی بدا حکوومەتێک کە نتوانێت دۆخی حکومڕانێکە بە جۆرێک کاکە خەڵک متمانەی بە یاساکەی هەبێ متمانەی بە دادگاکانی هەبێ متمانەی بە هیچی ئەم حکوومەتە نەبێم حکوومەتە هەموو پایەکانی حکومڕانەتی لە دەستداوە ئەوە نەبێت کە خۆیان تەمەن احتیکاری دەسەڵاتی سیاسیان کردو و دەسەڵاتێکیش کە سەرچاوەکەی لە سەختەکاری هەڵبژاردنەکانەوە سەرچاوە گرتو باش ینی ئێستا شەوان دابڕاون لە خەڵک لە کۆشک و لە تەلار و ئەوانەدا بەس لە سەراستی سەرەوە ماوە بە دڵنیاییەوە خۆوان مشکلەی موچەیان نییە کاربەدەستێکی سیاسی بڕیار بەدەست لە هەردوو دەسەڵاتدارانی هەرێم لە دەسەڵاتدارانی هەرێم لە حکومڕان ڕاستەقینەکانی هەرێم چیان گرفتی مادی هەیە چێ لەوانە گرفتی موچەی هەیە چێ لەوانە منداڵەکانیان مەسەلەن خێزانیان خانەوادەکان گرفتی بێپارەیی گرفتی کەم دەرامەتی گرفتی نەخۆشی گرفتی خەستەخانە و نەخۆشخانەکان گرفتی هیچ گرفتێکی مادیان نیە لەبەرەوەیەکی خۆی برسی نەبێ هەستیش بە برسێتی خەڵک ناکە یەکی خۆی ئازاری نەبێ هەستیش بە ئازاری خەڵک ناکە باش بەس وەکو ئەوەی کە ئەمڕۆژ وتەبێژی حکوومەت باسی لەوە کرد کە وڵەویاتان دابینکردنی موچەیە و بەس سوپاسی خۆراگەری خەڵکی کوردستان دەکەن و جارێک سوپاسی خۆراگریش دەکەن
حکومت ئەوەی کە لە توانایی داهبووە نەیکردەوە چوونیەوە بۆ دابین کامە ئەولەویەت یعنی کامە ئەولەویەتی موچێت 45 ڕۆژە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەدرا ئەم حکوومەتە چەند موچەی داوە لە ماوەکانی ڕابردوودا چەند موچەی فەرمانبەرانی بڕیوە موچە پاشکەوتەکانی کامەیە ئەولەویەت ئەولەویەتێک کە ئەوانە گەر ئەولەویەتیان دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بۆ ناچن داهاتی خاڵە سنووریەکان وەربگرنەوە بیجێڕنەوە بۆ حکوومەتەکەیان بۆ ئەو داهاتی کە ڕۆژانە لە خاڵە سنووریەکان بە قاچاقچێتی بە دزێتی ئەخورێ نایگەڕنەوە بۆ خاوەنە ڕاستەقینەکەی کە هاوڵاتیە لە هەرێمی کوردستان کامەیە ئەولەویەتی حکوومەت بۆ موچە نا ئەو حکوومەت ئیهتیمامی بۆ موچە هەر نییە گەر ڕاستی تەوێ چونکە حکوومەتێک ئەولەویەتی بۆ موچەی باشە ئەمان ئێستا بۆ لەگەڵ بەغدا ڕێک ناکەون بۆ نەوت تەسلیم ناکەن بۆ بەشێ لە داهاتی خاڵە سنووریەکان تەسلیمی عراق ناکەن چێ زەرەرەکە لە گێڕانەوەی نەوت بۆ لە ڕێی عێراقەوە نەوت بڕوە ئەگەر ئیتیفاقی بکرێت چێ زەرەرەکە ئەمان زەرەرەکەن من جاری کەش لێرە لە بەرنامەکەی جەنابەت وتم ئەوان زەرەرمەندی ئیتیفاقین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی چونکە ئەو سەرچاو وەکو ئەو بەڵۆ دەسەڵاتدارانی سیاسی لەبەرەوەی ئەوان لەو داهاتە ناشەرعیەی کە دەستیانەکەوێت ئەو داهاتیان لە دەستەچێت سەرچاوی داهاتەکانیان کە نامەشروع لە دەستیانەچێت لە ئەگەری ڕێکەوتن لەگەڵ بەغدا وەگەرنا بۆ لەگەڵ بەغدا ڕێک ناکەون با لەگەڵ بەغدا ڕێکەون گرفتی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان چارەسەرکەن کە خۆیان ئابوو کە خۆیان ناتوانن موچەی موچە خۆر لەبەرەوە نەخێر ئەوان ئەولەویەتیان خەمی خەڵک نییە ئەسڵ ئەمان ڕێنادن پەرلەمانیش باسی خەمەکانی خەڵککە چۆن ڕێنادنەوە تا خۆتە زانی تەمەن لە ماوەکانی ڕابردووە بەردەوامی گرفتەیە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ فراکسیۆنەکانی تری ئۆپۆزیسیۆن لەگەڵ هەموو ئەو دەنگە ناڕازیانی کە لە پەرلەمان هەن هەوڵیانەوەی کە کاکە ئەم حکوومەتە باسی کێشەی خەڵکە باسی خەمەکانی خەڵکە باسی ئەو نەهامەتیانە پاکە میلەتێ دەستی سەرۆکاتی کە ڕێنادە ئەوان ئەسڵ ڕێنادن باسیشی بکرێ حتا ینی زۆر جار تەمەن بەداخەوە ئەو دەنگە ناڕازیانش کە هەن ئەکەوە مزایدە کامە مزایدە ئێوە ڕێنادن ینی ئەوان ینی ئەو خەڵکەی کە داوای مافی خەڵکەکە خەڵکێک کە داوای مافەکانی خۆیەکە خەڵکێک کە داوای گوزەرانێکەکە کە بەستەنها داوای ژیانێکی ئاساییەکە ئێستا فەرمانبەر لە هەرێمی کوردستان داوای چیەکە تەنها داوای موچەیەکی بردراوەکە لە وادەی خۆیدا کە نییە زۆر باش بە سوارد بە وی کە زۆر جار باز دەبێت کە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات کە بەڕێز لە کۆمەڵی ئیسلامی ئێستا بڵێن لە زۆرتی کوردستان هەیە لە پەرلەمانی کوردستان و کولایەنێکی دەرەوەی دەسەڵات ڕەنگی خەڵک بە پرسیایی هەڵوێسیەوە چی بووە چ لە سەراستی حەزب لە سەراستی فراکسیۆن لە کوردستان لە عێراق لە سەراستی ڕاگەاندن و ئەوان هەڵوێستان چی بوو هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی زۆر وازەحە ئێمە لە بە درێژایی کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سعاتێکیش بۆ ڕۆژێکیش کۆمەڵی ئیسلامی بێدەنگ نەبووە لە بەرگریکردن لە مافەکانی خەڵک و ژیان و گوزەرانیان کۆمەڵ لە تەواوی کابینەیەک لە دوایەکەکان ئێستا کە ئۆپۆزیسیۆنە ئەو کاتێک کە بەشدار بووین لە حکوومەت ئەو کاتێک کە لە دەرەوەی حکوومەت بووین و ئۆپۆزیسیۆن بووین لەگەڵ کۆمەڵی هێزی سیاسی تر بە بەردەوامی ئێمە ڕەخنەمان لەم سیستەمە حکومڕانیە گرتووە کە ئەمە دەرەنجامەکەیەتی و ئێمە پێش بسەن کابینەیەک لە دوایەکەکان بە بەردەوامی هەستمان بەو مەترسیانە کردووە هۆشداریمان داوەتە حکومڕانەکانی هەرێمی کوردستان کە ئەگەر بەردەوامن لەسەر ئەم دۆخەی حکومڕانی ئەم دەرەنجامە مەترسیدارانەیە بێت ئەمە یەک دوو کۆمەڵی ئیسلامی تەواوی خو لە پەرلەمانیەکانی کورد بسەلەن پێش و لە پەرلەمانی کوردستان بە بەردەوامی فراکسیۆنەکە یەکێک بۆ لە فراکسیۆنە کارا و چالاکەکان بۆ بەرگری لە مافەکانی خەڵکو و لەو پێناوەش باجی داوە خۆش دەزانی ئێستاش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان یەکێکە لەو فراکسیۆنانەی کە بە چالاکی ماوەتەوە دەنگێکی ئازا و دلێرە بۆ بەرگری لە مافەکانی خەڵک و هیچ کات بێدەنگ نەبووە و هیچ کاتێکیش باوەڕی نەبووە کە لەسەر هەڵوێستەکانی سازشکا بۆ دەستەڵات و بێدەنجی هەڵبژێرێ و ئەوەی کردووە کە لە توانایەتی و ئەوەی کردووە کە لە بەرژەوەندی خەڵکە کۆمەڵی ئیسلامی ئەو ڕێگای هەڵبژار و کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی هەڵوێستی سیاسی حیزبەکەشی کە فراکسیۆنەکانی لە هەرێمیش و لە بەغداش بەرجەستەیان کردووە ئەو بووە کە ئەوەی کە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەوەی مافەکانیانە بەرگریان لێ بکە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی میدیاکەشی وەک لە دەستپێکی بەرنامەکەش ئاماژەمان پێکرد کە کەناڵی ئاسمانی پەیام کە زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی کوردستانە شاشەیەک بووە و دەنجێک بووە لە پێناو بەدیهێنانی مافەکانی خەڵک کاری کردووە بەردەوامیش دەرگایەکی واڵاو کراوە بۆ هەموو ئەو دەنگانەی کە
دەنگە ئازا و دلێرانەی کە بەرگریان لە مافی خەڵک و گوزەرانی خەڵک کردووە لە بەرەوە کۆمەڵ ینی ئەوەی کە ئێمە وەکو هێزێکی سیاسی پێمانکراوە زۆر جار زیاد لەوەش کە لە سەرشانمان بۆ کردومانەوە ئەرچێکمان خستۆتە سەرشانی خۆمان کە زۆر جار لە توانای کۆمەڵی ئیسلامی بەدەر بۆ کۆمەڵی ئیسلامی مەحروم بووە باجی داوە کەوتوتە ژێرباری دەیان فشار لە قۆناغەیەک لە دوای یەکەکاندا تەنها تاوانی کۆمەڵی ئیسلامی ئەوە بووە کە بەرگری لە مافەکانی خەڵک کردووە و کاری کردووە لە پێناوی حکومڕانیەکی ڕەشید و کاری کردووە لە پێناوی ئەوی دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان ببینن کارا بن کاری کردووە لە پێناوی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە شەفافی مامەڵە بکاوە لە پێناو مافی خەڵک ئیتفاقیە بکە بە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بووە بەزۆکو ڕەنگی خەڵک بڵێ ئەی فشاری مەدەنی لەگەڵ لایەنەکانی تر یاخود خەڵک چەندە زەرورە فشارێکی مەدەنی بکات بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان گوێی نەداوەتە فشاری مەدەنی لە هەرێمی کوردستان لە هەموو قۆناغەکاندا فشاری مەدەنی هەبووە خۆپیشاندان هەبووە ڕژان لەسەر شەقام هەبووە بەرگری کرد مەسەلەن مانگرتنی چین و توێژە جیاوازەکانە بۆ مامۆستا بڵێن ڕەنگەیەکی لە بەرەوەی سەرتاسەری نەبوو لە بەرەوەی بە هێزە ئەمنیەکان سەرکوتی خەڵکیان کردو لە بەرەوەی خەڵکیان ترساندووە لە بەرەوەی خەڵک بەشێکی زۆری نەوێراوە سەرتاسەری ناڕەزایەتی دەربڕێت باشە بەس قسە لەسەرەوە شەیە کە ئێستا بۆ نمونە ئێمە کاردانەوەی خەڵک دەبینین دەڵێن بۆ چێزەکانی دەرەوەی دەسەڵات بێدەنگ لەبارەی دەستگیرکردنی خەڵک بۆ نمونە لە چەند ناوچەیەکی کوردستان خەڵکەیە لە سەرنیەتی خۆپیشاندان لەسەر موچە دەستگیر کراوە سەراوی کە موچەکەشی پێنەدەن دەکرێت خەڵکیش دەستگیر بکرێ ینی ئێستا لە زینداندا بێ لەسەر مافی خۆی کۆمەڵی ئیسلامی لەکوێ بێدەنگ بووە یعنی ئەگەر ڕۆژنامەنووسێک فشاری خراپێتە سەر گیرا بێ و ئەشکەنجە درابێ و زیندانی کرابێت فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان بەرگری لێ کردووە کەناڵەکەی کە کەناڵی ئاسمانی پەیام و میدیاکەیەتی بەرگری لێ کردووە لەبەرەوە لەسەر ئاستی سیاسی ئێمە بە بەردەوامی داوامان کردووە کە وەیەکێک بووین لەو هێزانەی کە بەردەوام خۆمان باجیەوەمان دا و داواشمان کردووە کە خەڵک لەسەر ڕەخنەگرتن لەسەر ئازادی ڕادربڕین لەسەرەوەی کە ڕەخنە لە واقع گەندەڵی و واقع پڕگەندەڵی هەرێمی کوردستانەگرێت لەو دۆخ خراپەی حکومڕانیەگرێت لە هەرێمی کوردستان خەڵک ئەشکەنجە نەدرێت لە جیاتەوەی کە بەدەم مافەکانیانەوە بچە کۆمەڵ خۆشی قوربانی ئەو ڕێیە و من پێشمانی ئەمە هێزێک بین بێدەنگ و بین هیچ کاتێک باشە بەزۆکو چارەسەر لە ئاسینا خۆ ئێستا چارەسەر چی بۆ موچە ئێستا بڵێن حکوومەت وا بڵاوکراتەوە کە بۆ نمونە یانەیەکی شەوانە حکوومەت بۆ دابینکردنی موچە بفرۆشی ینی لەسەر ئاسینا خۆ چارەسەر چیە بۆ چوونیەوە دوای قسە لەسەر بەغدادەکەی لەسەر ئاستی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەو ینی چارەسەرێک ینی نەکمانە هەر چارەسەر نین بەڕاستی واقعەن دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای دروستی ئەوەیە کە داهاتی ناوخۆ ئەوەی کە هەردوو حزبی حکومڕان لە سنوورەکانی خۆنیان و لە ژێر ئیداری خۆیان و لە خاڵە سنووریەکان دەستیانەکەی بیجێڕنەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان و چاکسازی بکەن و دەستی گەندەڵکاران ببڕن وەکو خۆیان ئەیڵێن و کە ناتوانن و کە نایکەن و ئەو داهاتە بگەڕێنەوە بۆ خاونەکەی ئەو داهاتی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە لانی کەمی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابینە کە ئەگەر ڕازگۆ بن لە جێڕانەوەی ئو داهاتە و نەترسن لەوەی کە حزب زەرەرەکە لە پێناوی بەرژەوەندی خەڵک لە بری فرۆشتی مڵکی حکومەت چارەسەر لە مەسەرەی داهاتینەوت بە شفافی لەگەڵ ناوخۆ بڵێن داهاتی سنووریەکان زۆر وازح گەڕێنرێتەوە لە دەستێکی پاکدار زۆر وازحە هەرێمی کوردستان ئێستا لە هەردوو زۆن ینی پەرلەمانتاران لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قسەیان کرد و خۆتە زانی تەبان لەو ڕۆدەیە راپۆرت خراوەتە ڕوو بە داتا و بە داتای وردەوە کە خاڵە سنووریەکان لە هەرێمی کوردستان داهاتێک یەکجار زۆرە و ئەو داهاتە ئەچێتە دەستی قاچاقچیەکانی حزب بە وازحی دیارە و ئەو داهاتە بگەڕێتەوە بۆ خاوەنەکەی خۆی کە خەڵکە لە ڕێی حکوومەتەوە بچێتەوە خەزانەی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیسلاحە ئەو چاکسازیانەی کە لە دەستپێکی کابینەکە ئیدعایان کرد و جێبەجێیان نەکرد دەستی پێ بکەن چاکسازی بکەن و دەستی گەندەڵکاران لە هەرێمی کوردستان ببڕن ئەتوانن تەبعاً لانی کەمی ئەوەیان دەستکەوێت کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان پێدابینکەن و خۆیان ئەڵێن
عقدە 50 ساڵیەکان کە لەگەڵ تورکیا هەیەە کە بڕیار بوو ئابووری سربەخۆ بەشی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە ماڵەکەی خۆی پشکی لە داهاتینەوە هەبێ ئێستا ئەو پشکە هیچ هاوڵاتیەک نایە بالانی کەمی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێدابین کرد. باشە بەس ئەوەی کە باسی قاچاقچی کرد لە خاڵەسوونەکان قاچاقی ئێستا پەرلەمانتاران باز لەوە دەکەن کە گەشتوتە سەرەوەی کێنانی ئاژەڵ مەڕ و بزن و مانگا و دووگو هەتا گەشتوتە ئەوواستە ینی ئەم جۆرە لە تاڵانیە شوێنەیەک دروست دەکە ینی خەڵک موچەی بەڵام لەولاوە وێراوی کێستا ئاژەڵدار و مەسەلەوانش ئەوانە شەرزیانیان بەرکەوتو کە بڵێنەوانش کاریان نەماوەجێگە لە موچە خۆرەکان چی بڵین پامێکمان پێدەدا ئەم جۆرە لە کارانە هەر ئەوەی کە باسمان کردیانی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرچاو لە حکومڕانەکانی هەرێمی کوردستان سوودمەندن بە شێوەیەکی ناشەرعی لەسەر حسابی داهاتی گشتی و ئەو داهاتە زۆرەی کە ئەوان بە ناشەرعین بە حرامی دەستیانەکەوێ هۆکاری ئەو واقعە تاڵەیەکە لە هەرێمی کوردستان دروست بووە. باشە بەس سەر فرۆشتن شتێکی نکۆڵی نەکراوە شتێکی نکۆڵی لێ نەکراوە و هەردوو هێزی حکومڕان لە هەرێمی کوردستان تێداش ینی بەرپرسن تێدا و ئەوەش کە جنابەت ئاماژەت پێکرد ئەمە نییە کە پەرلەمانتارەکان یا هێزە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکان یا ڕۆژنامە نووسە ئۆپۆزیسیۆنەکان ئەوانەی کە لەگەڵ دەستەڵاتنی قسەکەنیان ئەو میدیانەی ئەو کەناڵە میدیانەی کە یا ئەو کەناڵە تەلەڤیزیۆنیانەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن قساکە ناوە بەرپرسەکان خۆیانن بەرپرسە حکومیەکانن لەسەر ئاستی کەسی یەکەم و دووەم و وەزیرەکان لێدوانیان هەیە کە کاکە لە هەرێمی کوردستان بە هەدەردانێکی گەورە هەیە و قاچاقچێتی هەیە و گەندەڵیەکی قوڵ هەیە واقعەکە خۆیان دانیان پێداناوە لە چەندین بۆ نەو مناسەبەدا ئەسڵەن ئەگەر ئەو گەندەڵیە قوڵە نییە ئەوان بۆ باسی چاکسازیەکەن خۆی دەستپێکردنی کە باسیەوەکەن کە ئێمە دەست بە چاکسازیەکەین و چاکسازیەکەین و دەستی گەندەڵکارانە بڕین کەواتە گەندەڵیەکی قوڵ هەیە باش کەوات ئێوە گەندەڵیە چی ئەیکا خۆ غەیری هێزە حکومڕانەکان نایکا لە هەرێمی کوردستان کەواتە زۆر واقعێکی یعنی ملموس و سەلمێنراوە کە لە هەرێمی کوردستان ئەو داهاتی ناوخۆیی لە هەموو سێکتەرەکان کە دەستەکەوێ ناچێتەوە حکوومەت و کاربەدەستان و بڕیار بەدەستان و دەستەڵاتدارانی سیاسی لە هەرێمی کوردستان لی مەسئولن و ئەوانن کە حزب لەسەر حسابی داهاتی گشتی دەوڵەمەند بووە تاک دەوڵەمەند بووە بنەماڵەیەک دەوڵەمەند بووە و کۆمەڵێک خەڵک پێی دەوڵەمەند بووە و خەڵکی زۆرینەی خەڵکیش کە فەرمانبەرەکانن ئەوەتە بژێوی ژیانیان و قوت و موچیان بەو جۆرەیە کە ئێمە باسی باش بە سەبارەت بە موڵکی گشتی سەبە هەندێک موڵکی گشتی دەفرۆشێ بەڵام ئەو موڵکەی کە لە حیزبەکانە لە سەرەکان و لە گردەکان و ئەگەر ئەوانە پارەی موڵکانە بدەن پێ دوای زۆر لە مەسەلەی موچە چارەسەر ناکرێت یاخود ئێستا باز دەکە بەرپرسێ خانوەکەی هەیە با 1 ملیار دۆلارە یاخود سەرمایەی کۆمپانیەکانەوەی کە بە ناشەرعی کۆیان کردێتەوە هیچ وەختێک لە ئێستا پێویستە بە بۆچوونی بەڕێزت کە جارێکەم حکوومەت دەبوو هەر ئەو کاتێک کە دەستی پێکرد بۆ بڕیاردان بۆ وەرگرتنەوەی مڵکی گشتی ئەو کارەی جێبەجێ کرد بە خۆتە زانی پێش 2 کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە مڵکی گشتی وەربگرێتەوە لە هەموو هێزە سیاسیەکان لە هەموو ئەو کەسایەتیانی کە لە مڵکی گشتیدا ئەمە یەک دارە حکوومەت حەقی خۆیەتی و مافی خۆیەتی کەوەی مڵکی گشتی بیجێڕێتەوە بۆ خاوەنەکەی خۆی کە حکوومەتە بەس ئێستاش من دووبارەیەکەم و حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش پێویستی بەوە نییە مڵکی گشتی بفرۆشێ بۆ چارەسەرکردنی موچە خۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە جیاتی فرۆشتنی مڵکی گشتی پێویستە داهاتی کشتی بجێڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت بۆی موچە خۆرانی پێدابیکە حکوومەت خۆی لە ڕاستیەکە دزێتەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگر خۆی لە حەقیقەتێکی تاڵە دزێتەوە کە ناتوانێت دەستی دز و چەتە و گەندەڵکاران لە هەرێمی کوردستان بگرێت و ناتوانێت ڕێ بگرێت لەم هەموو دزیەی کە لە سامانی گشتی لە هەرێمی کوردستان ئەکرێت ئەوە حقیقەتێکە کە ئەشاردرێتەوە و ڕاستیەکەشی ئەوە واقعە تاڵەکەی و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێککەوێ بە ئیتیفاقیەکی شەفاف بۆچی چونکە دووبارەیەکەمەوە لەبەرەوەی ئەوانەی کە بە نامەشروعی مستەفیدن لە داهاتی ناوخۆ و داهاتی ئەو داهاتانی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت و لە داهاتی خانە سنووریەکان ئەوان زەرەکەن کاتێک کام داهاتە ئەچێتەوە دەستی حکومەتی ناوەند و لەو لاشۆ موچە خۆرانی هەرێمی کوردستانی پێدابی نەکرێت پێ دوای هاوڵاتەکە دەبێتە قوربانی سەر بۆ نمونە لە یاسای چاکسازیش بەپێی یاسای چاکسازی قەرزی سەر
کۆمپانیەکان 928 ملیار دینارەکە 50 میلیاردی زیاترە لە مەسلەی موچەی فەرمانبەران. بۆچی هیچ ئێستا بازەوەی کە 10 میلیارێک بۆچی کار لەو کۆمپانیا فشار لەو کۆمپانیا حیزبیانە ناکرێ بۆ بە ساڵاتی باجەکەی بدە؟ لەبەرەوە کۆمپانیەکانیشی حیزبن، لەبەرەوە هێو کۆمپانیەکانیشی دەسەڵاتدارانی سیاسین لە هەرێمی کوردستان و هی بڕیار بەدەستەکانن و هەر هی هێزە حکومڕانەکانن. باش بەس وەکو ئەوەی کە بەڕێزوتەدەم کابینەیە چی نەکردووە بۆ ڕووبەڕووبنەوەی گەندەڵی؟ ئەو کابینەیە لە خراپترین دۆخدا ئەم کابینەیە درێژکراوی هەمان سیستەمی حکومڕانیە کە لە ڕابردوودا هەمانە. ئێمە پێشتریش وتومانە ئێستا کابینەی داهاتوو خراپترە بێ لەم کابینەیە. بۆچی؟ چونکە دەرەنجامەکان باشتر دەرەکەون. ئەم هۆکارانەی کە هۆکاری ئەم واقعتاڵن لە هەرێمی کوردستان واقع حکومڕانیەکی حکومڕانیەکن کە لە ماوەکانی ڕابردوودا هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان هەردوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان و حکومڕانەکانی ئێستای حکوومەت کاریان لەسەر کردومە. ئەمە دەرەنجامانە تا کات بڕوا زیاتر دەرەکەون و پایەکانی حکومڕانێتی لە هەرێمی کوردستان زیاترەخەن و حکوومەتیش لەسەر ئاستی متمانەی هاوڵاتیان زیاتر بێ دەبێم حکوومەتە ناتوانێت مافەسەرەتایەکانی خەڵکیش دابین کە. باشە بەس ئێستا ئەوەی بەڕێستان باس دەکەم بەس ئێستا بۆ نمونە لەو ڕۆژانی ڕابردوو جێگیری سەرۆکی حکوومەت دەڵێ ئێمە توانیمانە بەسەر خێرانەکاندا زاڵ بین. سەرۆکی حکوومەت خۆی دەڵێ گەندەڵیان نێشتووە. بۆچی قسانە کاتێک بەهایان هەیە کە ئەمان یەک هاوڵاتی متمانەی هەبێ. دوو خەڵکی ئێستا کاتێک کە بەرپرسان یانەوەی کە جەنابەت ئاماژەی پێکەی سەرۆکی حکوومەت وە جێگرەکەی و کابینەکەیان هەر وەزیرێک کە ئاماژە بەوە کە کامان ینی بەسەر قەیرانەکاندا زاڵ بوون. گەندەڵیمان باشە کامە قەیران دیفەرمەوە قەیرانی داراییە ئەمە قەیرانی داراییە ئەمان لەکوێ توانیویانە بەسەر قەیرانی داراییدا زاڵ بن. ئەم مانگە کە موچەدەن خراپترە لە مانجی ڕابردوو. مانجی ڕابردوو خراپتر بوو لە مانجی پێشووتر بە بەردەوامی دۆخەکە بەرەو خراپیە چێت کەواتە یەک ئەم قەیرانە گەورەی کە ئێستا لە ڕووی داراییەوە لە هەرێمی کوردستانەیە کە حکوومەت ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی بدە لەکوێ توانیویانە زاڵ بن بەسەر قەیرانی موچەدا یارمەتی بدە. ئەمانەڵێن ئێمە مەسەلەن توانیومانە ڕوبەڕووی گەندەڵی بینەوە کامەیە دی بە ئەوان ئەو داتانە بخەنە ڕووکە توانیویانە تەنها ئیسلاح ئەو بەڵێنانەی خۆیان بەرنە سەر کە بڕیار بوو کە چاکسازی لە خاڵە سنووریەکان بکەن. باشە دەی ئەوان بە تەنها ئەو بەڵێنانە بەرنەسەر باشەوان بە چوار ینی مەلەفی گرنگی گەندەڵی بۆ ڕای گشتی ڕوونکەنەوە کە بڵێن ئێمە ئەم چوار مەلەفی گەندەڵیە و ئەوە لێ پرسیینەوەکانەوە ئەوە بۆ بەرپرسانن کە مەسئولن لەو دۆسیانەی گەندەڵی و لێپرسیینەوەیان لەگەڵ کراوەش دەرەنجامەکەیەتی ئەوش ئەو بڕە جێردراوەیە لەکوێ ئەمان توانیویانە دیانی هیچ هەنگاوێکی عملیان نەناوە کە جێی دڵخۆشکەر بێت لە دەی جێ ئەوە بێ هاوڵاتی دڵی پێخۆشکاوە فەرمان بە دڵی پێخۆشکە و ئەم لێ دوانانش لە ئیدعایەک زیاتر هیچ نین و هیچ بەهایەکیشیان لای هاوڵاتی نیە لە هەرێمی کوردستان. باشە بەس قسە لەسەرەوەیە کە ئاەداتی ناوخۆ بەشی موچەنەکە ئێستا بینی حکوومەت لە مانگی لە 6 مانگی ڕابردووەوە لە مانگی 6 و 7 و 8 و 9 و 11 بڵێن تاکو ئێستا سێ موچەی بە لێبڕینەوە دابش کردووە هەنی جاریوەیە دەچێتە 6 ڕۆژ ینی بە دوو مانگ ناتوانن بەبێ پارەکەی بەغداش موچەیەک دابشکەن. خۆ گرفتەکە ئەوەیە ئەسلی گرفتەکە ئەوەیە ئەمان ئەم ڕێژە زۆرەی داهات لە ناوخۆی هەرێمی کوردستان و کۆباسمان کرد ئەگەر ئەم داهاتە هەموویە چێتەوە خەزێنەی حکوومەت بۆچی ناتوانن ئەوانێنی موچە لە کاتی خۆی دابینکەن سەری مانگێک ئەوان خۆیان دەڵێن هەموو مانگێک ئێمە 400 میلیارمان حازرە بۆ موچە بەس جاریوێ دەکاتە دوو مانگ موچەکە هەر دەڵێن 400 میلیارەکەمان حازرە. ئەخرۆژ ئەوەیەکە لەو سیاسەتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کرد و خۆتەزانی پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی پێش چەند مانجێک لە ڕایگەیاند کە ئەم حکوومەتە ئەیەوێت موچە لە بینی 45 بۆ 6 ڕۆژ دابینکە. سیاسەتێکی حکوومەتە وردە بە بەڕانەگەیاندرا وای کرد کە موچەی بە بەردەوامی لە 45 ڕۆژ بەرەو ژوور دابین کرد. ئێستا 45 ڕۆژ تێپەڕیوە بەسەر دابشکردنی موچەی مانجی ڕابردوو تا ئێستا هەتا ئەم لەحزەیە وادەی دابشکردنی موچەش دیاری نەکراوە. ئەو ڕۆژش کە وادەکەی دیاریەکرێت زیاد لە هەفتەیەکی پێچێت تا دابشیەکەن ینی بە طبیعی نزیکێک ئەگەر جارت معلومیش نییەکەی تەڵەن دەستەکەن بە دابشکردنی. باشەکەم ناوبڕێکمانە دەکرێن وڵاتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دايشة وي دسر وازی لێبێ ئەوە پارەکە راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شير شير نبي ئەلۆ برنجی محمودە باجووە بگرن ئەکتەری سەرێکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هفتا زور جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبا بسيطة شێبوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ربا بوري كلامبو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیایی برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری 6 مانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوە و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پادێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوێک بەرگە یاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕس مامۆستا سەبارەت بە
چاسەرکردنی کێشەی موچە لەگەڵ بەغداد ئەمڕۆ هەژدە ڕۆژە یاسای قەرز دەرچووە کە لە یاساکەدا هەیرم پێوەست کراوە بۆی کە ڕێگنە و تەسلیم کات لەگەڵ نیوەی داهاتی فدراڵیەکان بە چوونیەوە کاری چێکە تاگوێستە وەفدێک نەڕۆشتووە تەنانەوەی کە بەس نامەیەک ڕۆشتووە کە داوای موچەی چوارمانەکە. وەڵاو یەکەم ئێمە لە کاتی خۆشی و لەگەڵ ئەو پەسەندکردنی یاسای قەرزیش لە پەرلەمانی عێراق دەست بەجێ داوامان کردوتمان ئێمە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێککەوێت و پێشتریش ئەومان ڕاگەیان و پێشمان وایە ڕێککەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا بۆ ئێستا تاکە ڕێگەیە مادام ئێمە لە چوارچەوەی عێراقداین و پێی دەستورێک لەم عێراقداین ئەرک و واجباتەکانمان لە عێراق بە پێی دەستور دیاریکرا و حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکە لەسەری و حکوومەتی ناوەندیش کە بە پێی دەستور لەگەڵ بەغدا ڕێککەوێ و ئەو داهاتانش کە داهاتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستان واجبە لەسەری بیانجێڕێتەوە بۆ بەغدا و ئەوەش تاکە ڕێگەی زەمانی جێڕانەوەی بودجە و استحقاقات و شایستەدارەیەکانی هەرێمی کوردستانە و من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێتی تر لەوە تێبگا کە قۆناغی تەسویف و تەجیل کۆتایی هاتووە ئەو چەند کابینەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە ڕێککەوتنێکی شەفاف لەگەڵ بەغدا بکە ئەو کاتەش ڕێککەوت پێ پابەند نەبووە بۆی نەوتی پێویست بنێرێ بۆی داهاتە ئیتیحادیەکان بنێرێتەوە بۆ بەغدا و ئەوەش سەرچاوی گرفتە سەرچاوی جەوهری گرفتەکان بووە ڕاستە بەغداش بەرپرسە ڕاستە بەغداش بەشی خۆی مەسئولیەتی لەسەر شانە لەو ڕووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان زۆر وازەحە ئامادە نەبووە و ئەو لێ دوانانش کە بەرپرسەکانی هەرێمی کوردستانەی دەنکاوان ئامادە نەوت بە کردداری بە شێوەی کردداری نەوتیان تەسلیم نەکردووە و بە شێوەی کردداری ئەو ڕێژە نەوتەی کە لەسەری ڕێککەوتون بە پێی ئیتفاقیەکانی خۆیان پێوەی پابەند نەبوون و کابینەیەک لە دوایەکەکانی بەغدا ڕایانگەیاندووە کە حکوومەتی هەرێم پابەند نییە ئەمان نەیانتوانی و ڕەدی ئەو بدەنەوە کە پابەند و بەغدا پابەند نەبووە واقعان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پابند بووە ئەتوانێت بڵێ بە بەغدا من پابند بوومە ئەو ڕێژی ئەو نەوتەیە کە نردومەوە بەغداوە تۆی مافی لەبەرەوە گرفتەکە لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای دروستی بریتە لە ئیتیفاقیەکی شەفاف لەسەر بۆ بەدیهێنانی بەرژۆنی گشتی لەگەڵ خەڵک و ئەمەش زمانی چارەسەری قەیرانی موچە و گرفتی موچەیە لە هەرێمی کوردستان. زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە وەفدی خاوەن بڕیار بچێتە بەغدا بۆ نمونە ڕۆشتووە لە ئاستی جێگری سەرۆکی حکوومەت بەڵام سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەوانە نەڕۆشتوو وەکوتم بەس نامەشێن نردووە لەم بارودۆخەدا لە بری نامە ناردن وا باش نیە نەوتەکە بنێرن یان وەفدێک بنێرن وەفدێکی خاوەن بڕیار لای بکەنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالیش لە عێراق گرفتە ئەساسیەکانە زانن و خۆدزینەوە لە گرفتە ئەساسی و جەوهریەکان هۆکارەکانی ئەو کێشانەیە ڕێککەوتن لەسەر ئەوانەی کە خاڵی ئەساسین و خاڵی جەوهرین و سەرچاوی گرفتەکانن ئەبێتە مای چارەسەری ئەو گرفتان و حکوومەتی هەرێمی کوردستان واجبە لەسەری کە بچێت لە بەغدا ئیتیفاقیە بکە کاتێکیش کە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان حکوومەت پەرلەمان سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە ئێمە و کاتیشرامان گەیان کە ویستیشیان لەگەڵ نوێنەرەکانی کورد و فراکسیۆنەکان لە بەغدا و هێزە سیاسیەکان پێشتر کۆ ببنەوە ئێمە گوتمان کە چارەسەر کۆبوونەوە نییە لە هەرێم چارەسەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەفد بنێرێت لە بەغدا ڕێککەوێ چارەسەری ئەو واقعە بە کۆبوونەوەکانی هەرێمی کوردستان ناکرێت کە هیچی لێ سەوز نابێ بفەرمونون لەگەڵ بەغدا کۆ ببنەوە ڕێککەوتن و ڕێککەون و چارەسەری گرفتەکان بکەن ئەمە ڕێگا دروستەکەیە وە ڕێگای دروستەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کە ئێستا بەرپرسە ئەم کابینەیە کە سەر وەکو باسم کرد بەرپرسە لەم هەموو دۆخەنا هەمواری لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و سەرچاوی ئەو واقع حکومڕانی تاڵەیە کە لە هەرێمی کوردستان هەیە سەرچاوی ئەو بێمتمانەیە و بێئومێدیە کە دروست بووە لە هەرێمی کوردستان سەرچاوی کۆچی گەنجانە بەرەو ڕێگای هات و نەهاتی هەندەران سەرچاوی ئەو واقعەیە کە دەیان خێزانی کورد بەهۆی ئەو قەیرانە داراییەوە بەهۆی گرفتی بێموچەیەوە بەهۆی هەژاریەوە دەیان خێزانی کورد لێ هەڵوەشاوەتەوە ئێستا لەبەرەوە ئەوان پێویستە بەڵێ وەفد بنێرن و بچن لەگەڵ بەغدا ڕێککەون و گرفتەکان چارەسەرکەن و هەست بە بەرپرسیارەتی بکەن و واز لەو تەسریحاتانە بێنن کە لێرە و لێ دوانە دەنکەوان بەسەر قەیرانەکان دەزاڵ بوون. باشە بەس چەند ڕۆژی ڕابردوو حکوومەت کۆبەوە و تێر کاتێک بە پێویستی بزانن
وەفد دەنێرن بۆ باغداد پێ دوایە لەم کاتە لە پێویستتر هەیە کە ینی وەفد بنێرن خاوەن بڕیار پرسیارەکەەوە کەی بە پێویستی دەزانن ینی ئێستا کە ئەوە میزانیەی عراق جارێکی کە خەریکە بەڵە 2021 پرۆژە یاسای بودجە چێتەوە پەرلەمان و لەوێش دیسان گرفتەکە بە قوڵی سەرەڵەداتەوە بۆ ساڵی نوێ بۆ ساڵی ئایندە بۆ ساڵی 2021 و ئێستا کە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی موچەدان و وەکو خۆت لە دەستپێکی بەرنامەکە ئاماژەت کرد کە کازمی لە گفتوگۆدا لەگەڵ هێزە سیاسیەکان ئەی بۆچی تەمان لە ئێستادا پێویستتر کامەیە و لە ئێستا زەڕورتر کامەیە کە بچن لەوێ و یاسای قەرزیش ئەو دەرفەتەی هێشتۆتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بچێ لەگەڵ حکوومەتی ناوەندڕێک بۆی کە گرفتەکان چارەسەرکە باش ئەی بۆ پرۆژاسی 2021 پرۆژاسی بودجەکە بەرز هەماژت پێ کردووە پەرلەمانتاران دەڵێن ئەگەر لە کۆتەیە مەفتەیە نەبێ هەفتەی داهاتوو دێ ئەگەر ڕێکەوتنێک نەکرێ دیسان بۆ ساڵی داهاتوێمە لە بەردەم قەیراندانین دووبارە ئەوان لە بەردەم بەرپرسەرێکی گەورەدانی کە خۆیان ێکلا بکەنەوە و هیچ درکات جارە من باوەڕم وایە ئەمان ینی ئەم قەیرانەی ئەمەی لە یاسای قەرزدا بینیمان لە یاسای پێشنیارکراوی بودجەشدا بە هەمان گرفتەکان دووبارە بنەوە و ئەم شەڕاچێتەوە پەرلەمان جارێکیکە و پەرلەمانتارە کوردەکان جارێکیکە چنەوە ئەو ململانەیە بەڵام هیچیان بۆ چارەسەر نابێت چونکە چارەسەر لای ئەوان نیە چارەسەر لای ئەو بڕیار بەدەستانەیە کە لێرە سەبەبی نەناردنی نەوتن و سەبەبی نەناردنەوەی خاڵە سنووریەکانن وەکو باسمان کرد ئەمان خەمساردن بێ باکن لە چارەسەرکردنی ئەو کێشانە و بە دڵنیاییەوە ئەگەر لە دەرفەتێکی نزیکدا حکوومەتی هەرێمی کوردستان نەچێ لەگەڵ بەغدا ڕێک نەکەوەکو باسم کرد ئەم قەیرانە لە 2021دا گەورەترە بێ و جارێکی کە شەیڵەمەوە کە باجی ئەمەشتەنها فەرمانبەرانن و موچە خۆرەکانن و هاوڵاتیە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە یعنی ئێمە گەشتوینە و قەنعاتی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان گرفتیان نییە و بێباکیشن لە ئاستی خەمساردن لە ئاستی موچە خۆران و بژێوی ژیانی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی باش بەزۆکەوەی کەوتت عێراقیش بەرپرسیارە بۆچی زۆر سەرەوە دەکرێت تەنها فەرمانبەران ببنە قوربانی بۆچی ڕێکاری پێویست بەرامبەر بە دەسەڵاتدارانی هەرێم نەگیرێتە بەر ینی کێشەکە یەکلا بکرێتەوە عێراق لە زۆر بۆ بەرپرسیارە عێراق لەوە بەرپرسیارە کە عێراق حکوومەتی نوێی عێراقیا ئەو حکوومەتی فدرالی بەپێی دەستورێک دامەزراوە دەستورە دەستەڵاتی داوە بە عێراق کە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی اتحادیەکان بگێڕێتەوە و ئەمەش زەمانی دابینکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستانە و دا حکوومەتی عێراق بەرپرسە لە بەرەوەی باشە زانێ ئەو بڕەپارەی لە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ئەی بڕێ موچەی خۆرەکانیەتی وەستەمێکە بە حەقی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوان زۆر باشە زانن کە دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێمی کوردستان بە هیچ جۆرە زەرمەندین لەو بڕەپارەی کە ئەبردرێ وی ئەوە هیچی ئەوان کەم ناکە و ئەو باشە زانێ بەغدا بێدەنگە لە ئاستی بەغدا بەرپرسە لە بەرەوەی بێدەنگە لە ئاستی ئەو هەموو گەندەڵیە قوڵەی کە لێرە هەیە و لە بڕین لە خواردنی داهاتی گشتی و لە بردننی سەرۆت و سامانی گشتی و لەو هەموو عقودانەی کە عقودە نەوتیانەی کە کراوە لە سایی دەوڵەتی عێراقدا کراوە عێراق بەرپرسە واکو حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی بەرپرسە و واقعە تاڵی حکوومەتی هەرێمی کوردستان تەبەنی کردووە و عێراق لە ئاستیدا بێدەنگ بووە هۆکارەکەی ئەو نەهامەتیە کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە باشە بەس بڵین لە ئێستا پرۆژەیەکێ بۆی کە موچەی فەرمانبەران ڕاستەوە خۆ بخرێتە سەر عێراق بڵین لەمپەری زۆریشی هەیە بەڵام ئێوە بۆ چونتان چیە لەو بارەیەوە دەکرێت چارەسەریدا چێ لە ناوخۆ بێ چی لە عێراق بێرچی جووە بدۆزرێتەوە بۆ مەسەلەی موچە بە دڵنیاییەوە تەڵەن باسمان کردیانەی چارەسەری موچە بە بڕوای ئێمە ئەوەیە کە جارێکیکە ئێڵێمەوە ئەبێ لێرە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیتیفاقیەکی شەفاف لەگەڵ بەغدا ڕێک بۆ چارەسەری ئەو قەیران و قەیرانی موچە وەک خۆیان ئەڵێن کە ئەولەویەتیان بۆ موچەیە فعلەن ڕاستگۆ بن لەوەی ئەولەویەتیان بۆ موچە و چارەسەری قەیرانی ئەو قەیرانە داراییە قوڵە لەوە دەست پێەکە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان لانی کەمێتی دابینی بکەن بەشێک لە گوزەران و ژیانی خەڵکو و
بازاڕیشە بژێتەوە ئەگەر موچە لە وادەی خۆی دابێت و هاوڵاتیش متمانە و ئومێدێکی بۆ دروستە بێتەوە هەموو ئەو شتانەی تر کە خەڵک دەستی بووە با خەڵک لە ڕووی ناچاریەوە دەستی بووە با لەو ڕۆ دەستی بووە با کە ئەگەر یعنی زانی ئیمزاکردنەی فەرمانبەرێک ئیمزای فەرمانبەرێک کە واژۆی کردووە لەسەرەوەی مۆڵەتەکەی کە موچەکەی بگوازرێتەوە بۆ بەغدا لانی کەمی پەیامێکە بۆ دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ حکومڕانانی هەرێمی کوردستان کە موچەخۆر متمانەی بە ئێوە نەماوە و باوەڕی نییە کە ئێوە بتوانن موچەکەی دابینکەن وەسیقەی نییە کە موچە دابینەکەن یانی ئەو پەیامێکە کە حکوومەت حەق لەو پەیامە تێبگا و بە حەدی ئەو ئیمزانەی کە کراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەو پەیامەی فەرمانبەرەکانی خۆی تێبگا باشە بەس بەڕێز زووتت جگەر لە مەسلەی موچە حکوومەت لە بازاڕیش بڵێن هەر شکستیە ناوە ئێستا بۆی موچەوە بڵێن هەری کاریش نەماوە ڕەنگە خەڵک بڵێ 1,250,000 خەڵک موچە خۆرە ئەگەر موچە خۆر بارودۆخی خراپەی ئەوانەی دیکە کە ئێمە 6 میلیۆنین ڕەنگە 2 میلیۆنێکی شەر لە دەرەوەی ئەوە کار بکات ینی ئەدیەوە هەم بارودۆخەکان چۆن بێ لە کاتێکە موچە خۆر دۆخکی بەم شێوە بێ ینی هەرتەنادە مەحکومەتی موچە خۆرانی کە حکوومەت نەتوانێت موچە خۆرەکانی دابین کە بە دڵنیایەوە کۆی کەرتەکانی کەی ژیانیش لە هەرێمی کوردستان ینی گرفتەکەیان قوڵترە و ئەم نەبوونی موچە هۆکاری وەستانی بازاڕە و هۆکاری وەستانی بازاڕە کە بەڵێ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لی زەرمەندن و گوزەرانی موچە خۆران خراپترە لە هاوڵاتیان وی هاوڵاتیان خراپترە لە موچە خۆرانی هەرێمی کوردستان باشە کاکە لە هەرێمی کوردستان خەڵکێک کە وەکو باسم کرد کە ینی بە شێوەیەکی نامەشروع سوودمەندن لە سەروەت و سامانی گشتی لە هەرێمی کوردستان ئەوان گرفتیان نییە باشە بڵێن کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بۆی کە پەرلەمانتارانی کورد لە بەغداد هەوڵی زۆریان داوە ڕەنگە پەرلەمانتاریشی ئێوەشی تیا بێ هەندێک جار تەخوین دەکرێن ینی دژی هەرێمی کوردستان و نازانم دژی قوارەی هەرێمی کوردستانن وڵی کا حەکی بەم قسانە هیچ بەهایەکیان نییە جارە و پەرلەمانتارانە و ینی کە زۆر جار تەبان لە هەموو کەسە زانێک کە ئەم فترێ و ئەخیریان کە یاسای قەرز بوو و بەشی گەورەیان لە لیژنەی دارین و ناویاندا پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدەیەکێکە لەو پەرلەمانتارانەی کە لەگەڵ مامۆستا سەلیم شوشکەی کە هەردوو پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامین بە بەردەوامی ینی لە سەنگەری بەرگری لە مافەکانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون بەنسبەت خیانەتیشەوە کاکە خیانەت ئەوەیە تۆ سامانی گشتی خەڵک بخۆی خیانەت ئەوەیە کە لەگەڵ فەرمانبەرەکانی خۆت ناڕازگۆبی خیانەت ئەمەیە کە لە هەرێمی کوردستان ینی ڕوو ئەدا ئەگەر لە هەرێمی کوردستان تەبان ئەو لێدوانانەی خۆیان من جارێک کە ئیڵەمەوە ینی ئەوە حقیقەت ینی دزینی سامانی گشتی و خواردنی مافی موچە خۆرانی هەرێمی کوردستان و ئەو گەندەڵی قوڵی کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە و ئەو واقع تاڵی کە لە دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە بەوە پەردەپۆش ناکرێەوە بەوە ناشاردرێتەوە کە هەندێک خەڵک کە بەرگری لە مافی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە تەخوینیکەی قدری ئەو پەرلەمانتارانە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و لای ئەو کەسانەیە کە متمانیان پێداون دۆ سەیری کامانە چەند ڕێژەی خەڵک و دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان لایە یعنی ئەم دەستەڵاتە فێر بوو حتا نەک لە بەغدا لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ناو هۆڵی پەرلەمان بەرگری لە مافی خەڵکەکە کە دەنگ بەرزەکاتەوە دەست بەرزەکاتەوە کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێت ڕۆڵی ڕقابی خۆی ببینێ لێپرسینەوە لە حکوومەت بکات دەوری خۆی ببینێ زۆر جار ینی ئەنواعی تۆمەتیانە بۆتە پیشەی و دەستەڵاتە بەداخەوەی گەندەڵکار و قاچاقچی خیانەتکارن لە میلەت لە خوێنی شەیدان و خەڵک گەندەڵکاروانە خیانەتکارن لەگەڵ قاچاقچی خۆ تەبان واقعی هەرێمی کوردستان ینی ئەو واقع تاڵی ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە کە خاوڵاتی هیچ ئومید و متمانەیەکی بە حکوومەت و بە حکومڕانەکانی نەماوە بۆ واقع نەماوە لەوە گەورەتر ستەم کامەیەکە لە هاوڵاتیەکەی لە هەرێمی کوردستان سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ